خوا حافیز. باڵندەکانت خوێندویانە خاڵەوە؟ دەی با لێرە دانیشی بابزاین کێ کە لێ ئێمەدەما. من لێرە چاوەڕێ دەکەم. دەترسی؟ نا. چی ڕوو دەدا ئەگەر تێکەش باوکیم؟ جا چییە؟ بەیانی باش. فەرموو. ماڵی دالیا ئەکسووە؟ دالیا چۆ بۆ سەفەر. هەفتەیە کە ڕۆیشتووە بەیانی دەگەڕێتەوە، بەڵام پاش کەمێک دایکی دەگەڕێتەوە. بە کارێک دەرچووە. دەفەرموو؟ چای دەخۆیەوە؟ ئاوێکم بۆ بێنە. دەفەرموو. دەست خۆش بێ. ئەم وێنەی دالیایە کۆنسەرتەکەیەتی کاتێ لە قوتابخانە گۆرانی دەوت خوا دەنگی لە چاوپیسان بپارێزێت دەنگێکی هەیە دەڵێی بولبوڵە. ئەی ئەمە؟ ئەوە باوکێتی کاک قادر. هۆگری باوکێتی ها؟ ئۆ باوک و کچ ڕوحیان بەیەکەوە بەستراوەتەوە. چی؟ ئەوە قسەی دایکێتی لە منداڵیەوە کە لە خەو هەستاوە داوای باوکی کردووە باسی دایکی هەر نەکردو. بەڕاستی؟ باوکشی ئاوە خۆشی دەوێ؟ بێگومان باوک و کچ ئاوا وەکو لەزگەوان. خاتوو نەسرین گوێی لێ نەبێ زۆر جار ئێرەیان پێدەبا. باشە بەخۆ نایەن ناسی؟ نەخێر من لە شوێنی کاری دالیاوە هاتووە. ها خێرە ئیشەڵڵا. خۆ کێشەیەک نەبووە ها کاکە؟ هیچ نەبووە؟ نا هەموو شتێک لە جێیە. بۆچی ئاوات وت؟ پێچەوانەیەکێ؟ وەڵا سوزانم برا ئەمڕۆ کەسێکی تریش لێی پرسی. کێ لێ پرسی؟ سوزانم پیاوێک پەیوەندی کرد پێدەچێت سەرکاریەوە بوو بێ وتی پەیوەندی بە کارەکەیەوە هەیە. ئێ بە منیشی وت بەیانی بە خۆم دێمەوە. بیان خوێنەوە خوارزە. تا دەیان خوێنینەوە ئەوان گیان ئێمە دەخوێننەوە خاڵۆ. کورتە باڵایەکەت بینیوە خوارزە چەکێکی گەورەی لایە ئۆتۆماتیک بەڵام نیشانگرە بەهێزەکە ئەو نییە. درێژەکە نیشان چیە؟ چەکی دەستگری هەیە یەک دەمانچەیە. کورتە باڵەکە نێوانەکە پەر دەکا درێژەکەش کەسی مەبەست نەکوژێ. بەردەوام بە خوارزە. ئەوان پیاوی زۆر یاخین خاڵۆ ناتوانێت قسە لەگەڵ ئەمانە بکەی. ئەتۆ سەیریانکە ئەوانە بەبێ قسەکردن زۆر بە ئاسانی لە یەکتری تێدەگەن. خاڵی لاوازی ئەمان چییە؟ ئەوان تەواوکەری یەکترن. ئەگەر لە یەکتریان جیاکەینەوە کارەکەیان زۆر زەحمەت دەبێت. کەوایە لێکیان جوداکەوە خوارزە. سەیری شوێنێکی هەڵە دەکەی خوارزە. خاڵۆ لەبیر مەکە ئێمە ئەم شوێنە ماڵ هەڵبژاردووە.
دوام بکەوە. درێژەکە شاگردێتی پێویستە جیان کەینەوە. با ئۆتۆمبیلەکەمان بگۆڕین. ئێستا هەموو دنیا دوای ئێمە دەکەوێت. منیش شەرە بە ئاسانی دوای تۆ کەوتمەوە، بەڵام دەزانی چی دەکەی خاڵۆ پێم بڵێ. ئەو کچە کەنعان لەکوێیە؟ جارێ با دڵنیابین بزانین ئەوان بە شوێنمان کەوتون یان نا. ها یانەوە بەستە مشارەکەیە؟ ئەگەر ئەوان لەسەر تاسەری ئەم وڵاتە تەنیا حوجرەیەکیان هەبێ وەکو پەناگە کەوتی لێ وەرگرن، ئەوە ئێمە شارێکمان هەیە. خاڵۆ ئێمە ناچین کەنعان بکوژین، بۆچی ئێستا خۆمان دەقافڵێین پێم بڵێ. بۆ خاتری خۆم نییە خوارزە. دەی گاز دەدەی، دەی با بڕۆین. ئەو ئۆتۆمبیلەرەوە نەدەڕوا. تۆ بڵێ ڕێمیز پەیوەندی بە ماڵی دالیاوە کردبێ؟ بەڵام وتێتی بەیانی دێ ئێستا نایە. تا بەیانی لە پێشەوە دەرگایە چاوەڕێ دەکەم. پەیوەندی بە یەکێکیانەوە نەکەین؟ بە پیاوێک شتێک بنێرن؟ من بە کەس ناڵم کچێکم هەیە، لای خەمە مەترسیەوە. باشە جەنگیز بۆ ئەم کارە نابێت؟ جەنگیزمان لە دەست داوایشان. بە تایبەتی بەهۆی ئەوەی نێوان من و تۆ باش بووە ئێستا لێم یاخی بووە بۆ خۆی کار دەکەم. باش خۆت بگرە. فەرموون ئافێتتان بێ وەرن بیخۆنەوە. نایخۆنەوە؟ وەڵا عەیبە بەسمان دووبوونم بۆ مایەوە. کەوایە هیچ نەبێ یارمەتیم بدەن ئاوە کات ناڕوە. ئەزەل وتی بە یارمەتیت بدەن. ئەوە لێرە کیسی زەبڵ هەیە پڕ بووە فڕیان نەدەین؟ تۆ دەرگاکە کۆنتڕۆڵکە. باشە کاکە. با منیش ڕێنماییتان بکەم بیبەنە کوێ. ڕاست و ڕاست لە لای چەپ لای دیوارەکە جێی دێڵن. ئەها دیارە لە دوورەوە زبڵی لێیە. چی هەیە؟ چیت لە من دەوێت؟ سیر کە هاوڕێیەکم دەزانێت کە لێرەم گەر نەگەڕێمەوە هەواڵ دەداتە ئەزەل و پۆلیس تێگەیشتی؟ دیاری ئیزعاجم کردووی بمبورە. ئیزعاج و شت نەبوومە تێگەیشتی لێم؟ چیت لە من دەوێت؟ نووسی بوت گەرنەی ئەزەل لە دەست دەدەی چی لێ دەکەی؟ نا هیچ ناکەم. یعنی پێم وایە خراپیش نییە گەر شتێکی بەسەر بێ ها؟ تۆ شێتی من دەڕۆم. بە هەڵە تێگەیشتی. ناموێ ئەزەل هیچی لێ بەسەر بێ، یان ئەگەر بەسەریشی بێ لەوانەیە بەسەری بێ. کێشەی من ئەزەل نییە. کەوایە چیت لە من دەوێت؟ خۆڵم بەردەگەرنا هاوار دەکەم. بۆستە ئارام بەوە. دەمەوێت ئیترە و کارە کۆتایی بێ. ئەو ڕامیس و کەنعانە دووزە بەلاح شەڕیان و ئێمەش لەژێر پێیان پان دەبینەوە. بزانە من وازم لە هێز و پارە هێنا. نە کەنعان نە ڕامیس. تەنها دەمەوێت کارە کۆتایی بێ. گەر دەزانی بۆ کۆتایی هاتنێم کارە چیم کردووە. جا بە من چی؟ بە من چی؟ چیت لە من دەوێت؟ بۆ کۆتایی هاتنێم کارە یارمەتی بدە. پێویستم بە یارمەتی ئەزەل ئەوان هەیە بەڵام قسە لەگەڵ من ناکەن. یعنی ئەزەل قسە ناکە. ئەیشانە نێوانمان دێ هەردووکمان ئەیشانمان دەوێت. ئەو ئەیشانی ناوێ. هەموو کەس ئەیشانی دەوێت. بەڵام دانی پێدانانێن من پێی دەنێم. سیرکە من تەنها دەمەوە کارە تەواو بێ و ئەیشان ببەم بچم بۆ زۆر دوور. نە ئەزەل نە کەنعان. بەخوا هەمویان. یارمەتیم بدە بادا. یارمەتیم بدە ئەیشان بووم و بڕۆم.
ئازاد شتێک بۆ پێویستە قسە بکەین چۆن بێم بۆ ئەوێ چی بووە؟ ئەو جەنگیزە هەیە هات بۆ لێ دەوڕاکە من وەم زانی شتێک لە ئەزەل دەکات چاوم پێکەوت داوای یارمەتی دەکا من نامەوێت تێکەڵی ئەم کارانە بم چی بکەم تۆ هیچ مەکە لە جەنگیز دوورکەوە بەڵام بۆستە بزانم بەڵکو لەمەوە شتێکمان بۆ دەکەوێ بەڵگەی بکرێتە دەستمان بەیانی وەرە و شوێنە لامەزلای گەوری بازاری شار من بەیانی بۆی ڕادەکەم لە دواوە ڕاکە کەس پێ نەزانێ وەرە ئەوێ باشە؟ هیچ شتێک ڕێگەم لێ ناگرێت لە کوشتنی تۆ بۆ ئەم وێنەیەم نیشان دەدەی داوات کرد یارمەتیت بدەم بۆیە یارمەتیت دەدەم دەتوانم چیرۆکێکت بۆ باسکەم پێشەوەی بمکوژی هەرچی بڵێ هەر دەتکوژم پێش ساڵانێک کوڕێکی گەنج لە گەڕێکێکدا لەگەڵ کەسوکار و هاوڕێکانی دەژیا ئیتر قسە مەکە دواتر کچێک هاتە گەڕەکەکەیان ئەو کوڕە ئاشتی کچەکە بوو بەڵام کچە حەز دەکەی خۆت تەواویکە کچە کوڕەکەی خۆشویست نابێ ئەمە مەحاڵە نابێ تۆ دەستت لە ئەزەل داوە ئەزەلت ماچ کردووە دۆست لێدانی ئەو ئەی خۆیگەن وەک دەست لێدانی عومەر وا بوو تۆ پێش هەموو کەسێک هەست کردووە ئەزەل چییە خۆیگەن یەکەم جار بینیت یەکەم جار لە قمارخانەکە بینیم هەستم کرد وتم عومەرە ناخم بێگوت عومەر گەڕایەوە یەک دەقا خۆم دەمزانی چونکە تۆ لە هەموو کەس زیاتر بیرت دەکرد دەدویست عومەر بگەڕێتەوە لە هەموو شتێک زیاتر لە هەموو شتێک زیاتر عومەر گەڕاوە عەیشە ئەوە تا عومەر گەڕاوە عومەر هەوڵ دەدا بێڵێ بۆ زمانی دەگیرە لە هەوڵی وتندا بوو خۆیگیان زۆر سپاس بۆ تۆ عومەر گەڕایەوە عومەر گەڕاوەتەوە بەڵام بە ناخی پڕ لە نەفرەتەوە بەرامبەر بە تۆ پێش وەخت هەوڵی دا خاڵی لاوازی دۆزیتەوە دواتر دەستی پێکرد دەستی پێکرد بێگومامە تۆڵە وەرگرتنەوە یەکەم جار بە بێزکردنی عەلی دواتر هەموو پارە و دەستکەوتەکانی لێتان برد وتی وەتێلێک دروست دەکەم وەتێلەکە ئەسڵ و ئەساسی وانە هەموو ساختەکاری بوو 4 ساڵ خەریکیەوە پیلانە بوو پیلان بۆچی؟ تا هەمانەم شتتان لێ بکاتەوە کە لێتان کرد بۆ نمونە فرەدانی چەنگیز بۆ بەندیخانە پیلانێکی بلیمەتانێ پڕ لە نەفرەت ترسناک بەڵام بلیمەتانە بەڵام ئەوەی دواتر کردی کارە گەورەکە ئەو شتەی ساڵانێک بوو چاوەڕێی دەکرد لە پڕ هاتە سەر زمانم بۆ دوایی لەمە بکەین ئەویان چییە؟ مەبەستی سەرەکی تۆڵەکەیە وتنی کەمێ زەحمەتە عەیشە بۆچی تۆ هەموو شتانت لە عومەر کرد لەبەر خاتری چێ ئەو شتانت بەسەر عومەر هێنا نەخێر بەهار نەخێر
ئەمەر نەمر تا بەهار بژی مەبەستی سەرەکی تۆڵەی ئەزەل پێچەوانەکردنەوەی هەموو شتەکان بوو تا هەموو شتانی تۆ کردت بە سافی لە ژێر بێتە دەرێ. ئەمەر نەخێر بینیم لەوێ بوو بینیم چەند پێ تێکچوو. باوەڕت کرد؟ بەڕاستی ئەی بە تۆشی نەوت تۆم خۆش دەوێیشە نەکا بەوشت باوەڕ کرد ببێن. کوشتنی بەهار وەرگرتنی تۆڵەی عومەر نییە ئەیشان؟ وانییە؟ بەڵێ خۆیان بەڵێ بەڵێ یارزانە نوێیەکان دانەیەکیان سەرباز دەست و بازووی لە هیچ ناگەڕێنێتەوە بەڵام خویەکی خراپی هەیە بە شێوەیەک بەرگری دەکا وەک بڵێ بادی ناموز بداتەوە لەبەرەوە هەر کاتێکەمەیان بکەوێتە سەر عەرز یەکسەر هەڵدەستێتەوە. دانەیەکی تریان سێڕوو فێڵباز کڕینی ئاسانە بەڵام خویەکی خراپی هەیە گەربی کڕی ڕۆژێک لێ تۆش دەفرۆشێتەوە. ئەوەی تریان بەرهەمەکەی ڕامیز ئەها ئەو پیاوەی نەناسراو بوو کەس نەیدەزانی کێیە ئەو پیاوە دەهێنینەوە و بە دۆستی کۆنی شاد دەکەینەوە. ئاسانە یاری زانی نوێ یاری نوێ بەڵام چاوە دێرە سەرەکیەکەیان کۆن زۆر کۆن. علی بەک بەڕای تۆ من متمانە بە تۆ دەکەم؟ شتە ڕاستەکەم کرد خاڵۆ ئەگەرچی کەمێ درەنگ بوو بەڵام تەسلیم بووم وتم من کردم. لە وڵاتە هیچ هەشارگەیەک نەما خۆتی تێدا نەشاریتەوە. هۆکارێکم هەبوو تەقەشت لە پیاوەکانم کرد بۆ ئەمە شۆکارێکم هەبوو لە کۆتاییدا تۆمان گرت هەر قبوڵت نەکرد وتت نایکەم لە کورسیەکەیشت کشایتەوە کورسیەکەیشت جێهێشت. بەخوا بیڵێ ئەمەم بەڕاستی کرد خاڵۆ یانی بە گوێرە مێشکی خۆم نەمکرد شوێنی خۆم زانی لەوێ وەستام. باشە عەلی بەک پرست بە من کرد خاڵۆ بۆچی منت دەرکرد پرست بە من کرد تۆ ئەگەر دەتەوێت ببیتە پیاوی من دەچیتەوە سەرکارەکەت تێگەیشتی تا ئەو کاتەی دووبارە باوەڕ بە خۆت پەیدا دەکەیتەوە بەهێزێکی توکمەوە دەست بەکار دەبیتەوە. ئێستاش پێم بڵێ بزانم دەبیتەوە بە پیاوی من یان نا؟
من پیاوی تۆ ئازاد بوومە خاڵۆ لە ناسکی دایکیشمەوە. هێواش 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 ئەمە تکای برایەکمانە بۆ خۆی زێڕینگەرە کاری ئەو جێبەجێ بکە بەڵام چەک بەکارمەهێنە بە گوێرەی مێشکت ناجوڵێ یەکەم جار لە قسەکانی تێبگەی اینجا بوەستە بزانم بوەستە بۆ کوێ شتێکی لەبیر نەکردو عەلی بەگا لەبیرت نییە بە چ مەرجێک من ویستم دەست بۆ تۆ درێژ بکەم عەلی بەگ یان ئەم کارانە یان ئازاد بەڵام ئەوە تێپەڕی بەڵام من تێنەپەڕیوم برادر من تێنەپەڕیوم ها بڕیاری هەتاییتدا کار هەڵدەبژێری وانە ها ئەگەر بڕیارەکە نەگۆڕیوە بیڵێ تا گوێم لێبێ نا ئەوە من جارێکی تر بیر دەکەمەوە جارێ بڕیار نادەم بیرکەوە بەڵام پێش ئەوەی ڕۆژ ئاوا بێ بڕیارەکەی خۆتم پێ بڵێ بەعەلی ناڵێم پەیمان بدە نابێت توش پێی بڵێ ئاوا نابێ ئازاد ئەو مناڵەت من مناڵم نییە نەبۆتە مناڵ هێشتا مناڵ نییە ئێوارێ چارەی دەکەم گەر چاوەڕێی بکەم پێم ناکرێ ئێوارە باشە چۆن چارەی دەکەی ئەی ئەویش گیانێک نییە بەڕاستی دڵت دێ و کارە بکەی ئازاد ئەو بەبەیەکی بچکۆلانەیە چکە لە تۆ هیچ کەسێکی تری نییە تەنیایە ها تەنیایە هەستێت کە بزانە چێ تەنیایە کاتێ لە تەمەنی 7 ساڵی دەستم بە قوتابخانە کرد کەسم لا بووە نەخێر کاتێ ڕێخۆڵە کوێرم تەقی تەمەنم 14 ساڵان بوو کەسم لەلایە نەخێر چیتر تەنیا دەبێ بەڕای تۆ ئەو مناڵە ببێ ئەویش تەنیا نابێ وا دەزانی باوکی لای دەبێ لەگەڵ باوکێکی ئەوها گەورە بووم باش دەزانم مناڵی ئەو باوکانە چۆن دەبن مناڵی ئەو دایکانە چۆن دەبن هەموو شێوێ بێ ئەوەی ڕووی ئەوانیش ببینێ دوعا بۆ خێزانەکەت دەکەی خۆیان گیان ئەوان هیچیان بە کۆتایی هەموو هەفتەیەک ڕاستیم بەڵام ئەمە پەیوەندی بە ئێوە نییە کە من بۆ چۆی دەوام بەڵام لە بابەتەکە دەرمەچوو جان کوڕی منە زەنگیز ئامەد لەبیر بێ ڕۆژێک تێدەگا من باوکی ئەوم ئەرچی تۆ تەنها خۆشویستن و ئاگاداربوونی کوڕەکەمە تا ئەو ڕۆژە یەک قسەی تر لەدەم بێتە دەرەوە ئێستا جان دەبم هەروەها دەبێ هەموو ڕۆژە پەیوەندیم پێوە بکەن تاکو پێم بڵێن حاڵی جان چۆنە منیش پەیوەندی پێوە دەکەم پێ سێر نەبێت چونکە زوو قسە لەگەڵ جان دەکەم ئەگەر پێویستیش کە توانم بێم بۆ بینینی بۆچی خۆتمان دوو دەکەی یەکجاری وەرە لامان لەبیرت بێت جەنگیز کوڕی منە ئیمڕۆ شەرمین هەر ئیمڕۆ ئیمڕۆ شەرمین هەر ئەمڕۆ
دەگەک کراوە تۆ دەتوانی بێژوورێ. لەوێ داینێ. ئەمەش ڕێزمانی ئینگلیزیە بەیەکەوە دەما خوێن. ئەو شوێنە نیشان کردو کە لێ وەستا بووین. هافتوو لێ وەستا بوو. ئای چەند بە جوانی دەیوت هافتوو. زۆر شیرن بوو. تا دەتوانی بڕۆی. ئەو چۆنە باشە؟ زۆر ناخواتەوە وانە؟ با نەخواتەوە گەدەی؟ نا شەرمین نا. جێت هێشت. ئێستاش بڕۆ. دەزانی عەلی بەمە بزانێت چی دەکا لە هەردووکمان؟ بۆستە. چەند ڕۆژێک پەرێشان بوو. ئێستا زۆر باشە. باشە. شکر خوایە. باشە چۆن باشە؟ یعنی وەک ئەوەی بڵێ منی لەبیر کردووە؟ یعنی ئەوەندە زوو؟ دەکرێت پێشەوەی بڕۆم دەم چاوم بشۆم؟ الو ڕۆژ باش نۆرینگی پزیشکی دکتۆری لەکسەرە؟ من ئازاد قەرەیسکی مۆعیدم هەبوو. بەڵێ خاتو ئازاد فەرموو. ئەوە دەکرێت پێم بڵێن بە تەواوی سەعات چەند بێمە عەیادەکەتان؟ 1 دەقە بەڕێزم با سەیرێکی بکەم. باشە سەعات 6 وەرە. ئەوە زۆر درەنگە. نانا با سەعات 5 بێ باشە؟ پێشەوەی بێم پێویستە چ شتێک بکەم.